مناوی خوای بەخشندە و میهرەبان سپاس بەخوا گشتینە فەرموودەی ژمارە 9 خوا هیدایەتی من و هەمووتان بە ئامین. ئەم باسە باسی مەجلیسی ذکرە. چەندین فەرموودە لەو باسەدا لە ڕاستیدا هەن، زۆریشنەوە فەرموودانە و خوای گەورە بمانکە بە ئەهلی مەجلیسی ذکر. لە خزمەتی ئەم فەرموودەیەدا 4 دانە سوود باسەکەین. یەکەم، ئاگامان لێبێ وشەی ذکر زۆر فراوانترە، وەکو زانایان لە ڕاوی ئەم فەرموودە و جۆرە جیاوازەکانی ڕێواتە جیاوازەکانی باسییان کردووە. وشەی ذکر زۆر فراوانترە لەوەی کە تەنها بریتی بێت لە ذکرە لەفزیەکان وەکو ئەستەغفیر الله و سبحان الله و لا إله إلا الله و ئەوانی تر. بەڵکو لە ڕاستیدا لەمانە فراوانەکەیدا ذکر هەر شتێکە لە پێناو خوادا بوترێ، هەر گفتارێکە لە پێناو بەدەستهێنانی ڕەزامەندی ئەڵڵا بوترێ. بۆیە پێویستە بەو ئومێدەوە لە ذکر بڕوانین. دانیشتنی خوشکوبرایەک بەیەکەوە سێکردنی بابەتێکی ئاینی لە تەلەڤیزیۆن، دانیشتنی خێزانێک بەیەکەوە بۆ مڕاجعەکردنەوەی فەرموودەکانی پرۆژەی نووری جیهان، یاخود سعیکردنی تەلەڤەیەکی ئێمە لە ماڵەوە بە تەنها لەم فەرموودە پیرۆزانەیە و کەسی دەست ناکەوێت بیکا بە ها مەجلیسی خۆی و فریشتەکان لە یەک مەجلیسدان بەیەکەوە. یان تەنانەت ئەو ئومێدەشمان هەیە کە ڕۆژی تاقیکردنەوەی پرۆژەکە لە تەواوی کوردستاندا مەجلیسێکی فراوانی ذکر بێ و هەمومان بێکەوە لە خزمەتی فەرموودەی پێغەمبەری خوا بین صلی الله عليه وسلم. ئەمە یەک. دووهەم، یذکرون الله، ئەو ذکرە ئەو قسە باشانە کە لە پێناو خوادا کرێن بەڕاستی لە پێناو خوادا بن، نەک غەیری خوا. بەڕێزان لێمان تێک نەچێ ئامانجە بچووکەکان بەلا ڕێماندا نەبن، ئەو شتی کە لە پێناو خوادایە تەنها بێ لە پێناو خوا بکرێ، نەغەیری خوا. ئێمە بۆ خوا بەشداری ئەکەین لەم پرۆژەیە، بۆ خوا عیلم پەیداکەین، بۆ خوا ئەچین بۆ مزگەوت، هەموو ئەو خێرایین تریشکە هەیە. ناکرێت لێمان تێک بچێ و لە پێناو دەستکەوتە شخصیەکان و ناوبانگ و گەورەبوون و خەڵک ناومان بهێنێ و ئەم شتانەدا بیانکەین. بەڵکو پێویستە تەنها لە پێناو ئەوە بێ خوا لە قیامەتە سوپاسمان بکات و ماخاتە باشتەکەیەوە. ئەمە دووەم. سێهەم، ئۆفەرێکی زۆر گەورەی تێدایە. خوای گەورە گوناهەکانی دانیشتووی ناو ئەم مەجلیسە ئەگۆڕێ بە خێر، گوناهمان بۆ ئەگۆڕێ بە خێر. چوارەم، کە لە ڕاستیدا دەرئەنجامی سێمە، دەی بەڕێزان مادام مەجلیسی ذکر ئەوەندە گەورەیە، هەر مەجلیسەی لە پێناو خوادا بەسری ئەوەندە گەورەیە، وەک ڕاستپاردەی کردداری بۆ هەمومان تکایە با هەر لەم هەفتەیەوە سۆراخ بکەین بزانین لەکوێ لە گەڕەکمان، لە مزگەوتمان، لە زانکۆ شوێنی داواممان شوێنێک بدۆزینەوە باسی خوای تێدا بکرێ، مەجلیسێک دانیشتنیە کۆبوونەوەیەک تەنها لە پێناو ئەڵڵادا بەسرا بێ، بۆ ئێمەش بەشدار بین لێ و ئەو ئەجرە گەورەیە بەدەستبێنین. خوا هیدایەتمان بە هەمومان ئەهلی مەجلیسی ذکر بین. ئامین. والسلام عليكم ورحمة الله.